محقق هر کەسێ مەسلەکیە حەق و حەقیە مەنزوور سلوکی چوونە سەردارە طەریقەی پیرێ مەنسوور لە ئولکەی عیشقەدا بۆ هەر کەسێ سەرداریە مەنزوور علووی مرتبەی سەردارە بۆتە پەیڕەوی مەنسوور دەڵێ دانام و دڵخۆشی دەخاتە داوی زولف و خەت ئەگەر عەقلی هەیە بۆچی حەزەر ناکا لە باروور کەماڵات و مەعاریف مەبیە بێ دەخلی هەوێنی عیشق عەجەب پشکووتووە لەم جەزوە نارە پڕ بە عالەم نور بە خوێنم تینووە با نۆشی کات و نۆشی بێ ئەمما لەسەر چی تۆ بڵێ ئەو لێوە مۆرە والەمی بۆ سوور ویساڵت نازە هیچ ڕۆژە ڕەش وەک ئافتابی تۆ لە تۆ نزدیکە پشکۆیە خەڵوزە گەر لە تۆ بێ دوور تعجوب گرتمی سۆفی کە تەسبیحم لە ملیادی تعجوب گرتمی سۆفی کە تەسبیحم لە ملیادی کە بێ تەقریبە پیرێژن لەبەریە بێبەر و بەرموون بە زەرد و سووری دنیا زەردەواڵەت لێ نەگۆڕابێ بە زەرد و سووری دنیا زەردەواڵەت لێ نەگۆڕابێ بە هەنگی تێبگەی هەر نێشە نۆشێکی نییە زەمبور لە تێغی تۆ هەتا مەحوی شەرەفیانی شەرادەت بێ لە تێغی تۆ هەتا مەحوی شەرەفیابی شەهادەت بوو خوێنی بوو بە ئاو ئیتر لە داوێنە نەما مەحزوور بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازی سڵاوی خوای گەورەتان لێ بێم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی بەخێر بێن بۆ بەرنامی ڕازی دڵان ئەم شەو ئەمانەوێ باس لە ڕاچڵەکین و بێداربوونەوە بکەین باز لەوە بکەین چۆن ئێمە هەمومان لە خەوێکی قوڵ داین و پێویستمان بە ڕاچڵەکینێک هەیە دەگەڕنەوە ڕۆژێ مناڵێکی 10 ساڵان بە پەلە و بە شڵەژاوی چووە لای عارفێک و پێیوت توخوا فریامان کەوە وا دایکم لە پەرزگا خەریکە خوشکە بچووکەکەم سرە بڕێ و ئەیکا بە قوربانی عاریفەکەش بە پەلە خۆی گەیان دە مەعبەدەکە و تەماشاکە هەر بەڕاستی دایکی ئەو مناڵە دەست و پێی کچە بچووکەکەی بەستۆتەوە و چەقۆیەکیشی بەدەستێوەیە و زوو کچەکەی ئەگرێتە باوەش و ماسێکیەکا و بەڵام هەر بەڕاست ئەشێوێ بیکا بە قوربانی لەولاوە ڕاهیبێکیش لەسەر بەردێک دانیشتووە و سەیری ئەو دیمەنە ئەکا و هیچ دەنگیشی لێوە نایە بەڵکو چاوەڕێ ئەکا ئەم ژنە کەی وەکوڵە دەستی بچێتە مناڵەکەی خۆی و بیکا بە قوربانی کابرای عارف لە ژنەکە چووە پێشەوە پێیوت ئەوە تۆ چیەکەی ژنەکە وتی ئەو ڕاهیبە پێی وتوم بۆ ئەوەی کە قوبوڵی لای بتە گەورەکەبی لای بتە گەورەکەی پەرستگا ئەبێ ئەوەی کە لە هەموو شتێک لەلات گرنگتر و پیرۆزتر و خۆشەویسترە ئەوە بکەی بە قوربانی ئەگەر وانەکەی تووشی هەزارەها بەدبەختی و ماڵوێرانی ئەبی بتە گەورەکە لێت خۆش نابێ و بەڕاستیەی قوبوڵت ناکە کابرای عارفیش بە ژنەکەی وت بەڵام ئەوەی کە لە هەموو شتێک گرنگترە لە لای تۆ و ئەوەی کە لە هەموو شتێک لەلات خۆشەویسترە مناڵەکەت نییە کورە ئەو کچە نییە وازی لێ بێنە با بڕۆ بەڵکو ئەو ڕاهیبەیە کە ئەوەندە گرنگ و پیرۆزە لەلات وا خەریکی لەسەر قسەی ئەو ڕاهیبە کە لەسەر ئەو بەردە بێ باکانە دانیشتووە ئەتەوێت کچەکەت سەر ببڕی و بیکەی بە قوربانی کورە بڕۆ کاهینەکە سەر ببڕە ئەو بکە بە قوربانی چونکە ئەو لە هەموو شتێک لەلات پیرۆسترە لەبەرەوەی کە تۆ بە قسەی ئەو ئەەکەی ئەڵێ هەرئا لەو کاتەیە ژنەکە سەیرێکی عارفەکەی کرد و ڕێک دەست و پێی مناڵەکەی کردەوە و
بە چقۆکەوە بەرەو لای ڕاهیبەکە ڕای کرد و ڕۆشت بەڵام ڕاهیبەکە لەوێ نەمابوو. خۆشەویستان ئەم چیرۆکە ینی پێمان ئەڵێ کە ئێمە ئەبێ شتێ ڕامان گرێ و ڕامان چڵەکێنێ، شتێک بێدارمان بکاتەوە، بزانین هەر بەڕاست خەریکی چین. ئێمە ئەم شەو وەک هەمیشە خۆشەویستان گەشت ئەەکەین لە ناو گەنجینەی پڕ لە حکمەتی عیرفانی و ڕۆحانی بۆ ئەوەی ببینین هەر بەڕاست چۆن ئەتوانین لە خەوی غەفڵەت و بێ ئاگایی ڕزگارمان ببێ و بە بێداربوونەوە بگەین. ئەم چیرۆکە ئەم باتەوانێ بۆ غەزەلێکی مەحوی کە بەڕاستی ئەو غەزەلەی مەحوی زۆر زۆر پەیامی قوڵ و معریفەیەکی زۆر قوڵی عیرفانی لەخۆ ئەگرێ. مەحوی ئەڵێ بە لەیلاوە وەرە بەرقاپی ئەم لەیلایە ئەی مەجنون، بە لەیلاوە وەرە بەرقاپی ئەم لەیلایە ئەی مەجنون، شەهێکە سەد سەری شیرین و فەرهادی لەبەر پێکەوت. ئەو ئەڵێ ئەوەی کە خۆشت ئەوێ، یعنی مەبەستی لەوەیە ئێمە هەر یەکەمان لەیلایەکمان هەیە لە ناخی خۆمانە، ئەوەی کە زۆر زۆرمان خۆشەوێ ئیتر یا ماڵ و سەرۆت و سامانەکەمانە یان پلەپایە و مەنسەب و مەکانەتەکەمانە یان ئەو غوروری و لوت بەرزی و تەکەبورەیە کە وەکوڵێ عوجبێکی گەورە و گران بەهای بۆ ئێمە دروست کردووە. ئەڵێ ئەوە کە زۆر زۆر وەکۆڵێ لە هەرچی شت هەیە خۆشت ئەوێ بیەنە لەبەر قاپی ئەم لەیلایە یابی کە بە قوربانی چونکە ئەمە لەیلای لەیلاکانە. ئەمە بۆ خوایەک ئەکرێ ئێمە بەم نەفەسەوە مامەڵە بکەین، بەڵام بۆ بەندەکانی خوا نابێ ئینسان ئەوەندە لە خەوی غەفڵەت و بێ ئاگاییە بێ کە نەتوانێ مامەڵە لەگەڵ بەندەکانی خوایە بکە و ڕوبەڕوویان ببێتەوە. مەولانا شتێکی زۆر زۆر جوانی هەیە، ئەفەرمێ کاش چون ئەسحابی کەهف ئین ڕوح را حیفز کردی یا چو کەشتی نوح را تا از این طوفانی بیداری و هوش وارەهیدی ئین زەمیر و چەشم و گوش. مەولانا چەند جوان باز لە حاڵەتی ڕۆحی ئینسانەکە، ئەڵێ خۆزگە خوای گەورە ڕۆحی ئێمەی وەک ئەسحاب الکەهف یان یارانی ئەشکەوت بپاراستایە، یان وەکو کەشتی نوح تا لەم تۆفانی غەفڵەت و بێ ئاگایی و بێهۆشیە ڕزگارمان وایە. ئەخر ژیانی هەر یەکێک لە ئێمە خۆشەویستان ڕێک وەکو خەوایە کە لە ژێر کۆنتترۆڵی ئینسان خۆیان نییە. هەروەک چۆن کەسێک کە خەو ئەبینێ لە خەویا سەیرەکە لە یاران و دۆستان و خۆشەویستانی خۆی دوور کەوتۆتەوە، غەریبی وڵاتانە و تەنهایە و خەفەت لە حاڵی خۆی ئەخوا و بەجددی نازانێ بۆچی هاتۆتە ئێرە، بۆچی ڕێکەوتۆتە ئەم غەریبستانە. بەڵام هەر کاتێک کە ئەم کەسە کە ئەم خەوە ئەبینێ خەبەری ئەبێتەوە یان بڵین بێدار ئەبێتەوە لە خەو سەیرەکان لە ماڵی خۆیەتی و لە نێو ئازیزان و خۆشەویستانی خۆیەتی و کاتێکیش کە دووبارە ئەخەوێتەوە سەیرەکەی هەمان ئەم شتانە دووبارە ئەبێتەوە و خەفە دەخواتەوە بێتاقە دەبێ. بەڵام سەیرەکە ئالەوایە کە ناتوانێت دنیای بێداری خۆی بێتەوە یاد تێبگا کاکە من تۆ خەو ئەبین، بۆیە خەفەتبارە ئەبێ و بێتاقەت و نیگەرانە بێ. بەشێکی دیکە ئەوەیە ئەم کەسە لە خەوەکەیە بەشێکی زۆر کەم و بەشێکی زۆر زۆر هیچی یادەوەریەکانی دێتەوە یاد، کەچی لە هەزاران ئاگاییە لە عالەمی بێداری و وەکۆڵێ ئاگایی خۆیان بێخەبەرە. لە عیرفانە خۆشەویستان ئەمەوە لە خزمەتانە باس بکەم کە ژیانی ئێستامان ڕێک وەک خەوێک وێناکرێ. ئێمە خەیاڵەکەین کە بێداری، بەڵام لە ڕاستیە لە خەوێکی زۆر زۆر قوڵین، لە خەوێکە کە ئینسان تەنها بەشێکی کەمی لە ڕاستیەکانە بینێ و تێناگا کە خەریکی خەوبینینە. بە هەمان شێوە لە ژیانیشا ئێمە یعنی تەنیا بەشێک لە ڕاستیەکانە بینین و تێناگەین کە بەڕاستی خەریکی چی. مەولانا پێمان ئەڵێ کە ئەم بێداریەی ئێمە خەریکین لە ڕاستیە تۆفانێکە کە ڕۆحمان تایان نقم بووە.
ئەو تۆفانی نەفس و هەوا و ئارەزوو و بیر و خەیاڵ و شەهوەت و جیهانی مادی کە بێپسانەوە ڕۆحمان وەکوڵێ بەلاوە ئەبا. نالی دقیق شعرێکی هەیە ڕێک باس لەم بیردۆزە ئەفلاتونیە ئەکا، یان بڵین باس لەم نەزەریە ئەفلاتونیە ئەکا. ئەفلاتون پێی وایە کە ئێمە هەڵە ئەەکەین کە ئەوەتاین لە ناو جیهانی حەقیقی و ڕاستیە، یعنی ئێمە جیهانی ڕاستەقینەمان ئەم لەحظەیە نییە کە تیاین، ئێمە لە ناو خەیاڵە ئەژین، بەڵکو جیهانی حەقیقی جێگەیەکە کە ئێمە لێوەی هاتوین. ئەفلاتون پێی وایە ئێمە لە عالەمی باڵا یان لە عالەمی مثول لەوێ لە جێگەیەک بووین تەواوی شتەکانمان زانیوە. تەنانەت ئەو پێی وایە لە جیهانی دنیای ئێستامانە ئەو داهێنان و وەکوڵێ ئەو اختراعاتانەی کە ئێستا مرۆڤ ئەیکا هەمووی لە دنیا حەقیقیەکەیە زانیوە و پێی وتراوە. ئێستا بە مروری زەمن و ئیتر ئیقتیزای ئەو بابەتە ئەکا و ئەوانەی بیر ئەکەوێتەوە و جێبەجێ ئەکا کە پێشتر لە عالەمی باڵایە بینیونی. بۆیە نالی ئەفەرمێ من سەروی ڕەوانی چەمەنی عالەمی باڵام، من سەروی ڕەوانی چەمەنی عالەمی باڵام، نالی بە توفەیلی بووەتە سایە لە دوو من. نالی وەختێک ئەڵێ من سەروی ڕەوانی چەمەنم، من یعنی نالی مەبەستی خۆیەتی، ئەڵێ من سەروێکی هەمیشە سەوز ئەخ سەر و درەختێکە کە هەمیشە لە بەرزایە، یعنی باڵای زۆر زۆر بەرزە. ئەڵێ ڕاستە من ڕیشەکەم لە زەویایە، بەڵام وەکوڵێ سرم لە ئاسمانەکانایە و لەوێ لە مەلەکوتی باڵاوە لە عالەمی لاهوتەوە من هاتووم بۆ عالەمی ناسوت. بۆیە ئەڵێ نالی بە توفەیلی بووەتە سایە لە دوو من. نالی ئێستا وەکو سێبەرێک وایە بە دوای ئەو حەقیقەتە خودیەوەی کە هەمیشە وەکو ئەڵێ وەکو سێبەرێک ئەوە تا بەسایە و لە دووەمەوە ڕێ ئەکا. خۆشەویستان، ئەمەوێ باز لەوە بکەم ئێمە چۆن ینی ئەم نەفسەمان وەکو پەرزگایەک لێ کردو و بووینەتە وەکوڵێ بتی دەستی نەفسمان و ئەو بتە ئەپەرستی. مەحوی شعرێکی زۆر زۆر جوانی هەیە، فەرمێ لە ڕێگەی مەهلەکەی عیشق ئەربەڵا جۆنی برا لادا، ئەوی من چووم و لەو مادی هەر ئاه و داد و فەریادە، لە بەحری نووری حوسنی بێنیشان ئیفشا کە یەک مەوجە، نیشانی دە بە عالەم ئیختراعی حەشری پێوادە. چییە خوسران؟ چییە خوسران؟ ئەمەندە مەستی لەهو لەعبی دنیا بوون، برا عمری گرامی بەس لە ڕێی ئەم بادە بەربادە. بەخیفتە بەو خودا پێداوە تووبا لەهویە ئەهلی خولد، لە کوورەی ناری غەمدایە بەداغی دەردی تۆ شادە، هەمیشە دیدە بەحری گەوهرە و دڵ پڕ لە نەقدی داغ، لە بنایە بە مەسرف چونکە خەزنەی من خودادادە، لەسەر تۆ بوومە پندی عالەمێ وتم و وتی مەحوی بەسی بێ مشریکی بەس، یا لە دنیا یا لە من لادا. چ شعرێکی قوڵ و پڕمانە. مەحوی پێمانەڵێ کە ڕێگای عیشق و معریفەت و تەیرکردنی و ڕێگای معریفەت پڕە لە مەترسی و بەڵا. ئەو هۆشداریمان پێ ئەیە کە ئەگەر بە دوای بەڵایە ناگەڕێی ئالەم ڕێگەیە لابە. بەڵا لای عیرفان لای عاریفان لە ئەدەبیاتی عیرفانە هەموو ئەو حەز و غەریزە و هەوا و خۆپەرستی و ڕژدی و پیسی و تەڵخی دەروونەیە کە ئەبێ لە خۆتی بکەیتەوە. ئاخر ئینسان ئەگەر دەستی بچێتە خۆی بەڕاستی تووشی بەڵاو ناڕەحەتی ڕۆژگارە بێ. بۆیە ئەڵێ ئەگەر ئەتەوێ بێدار ببیتەوە بە مانای کەلیمە و بچیتە سەر ڕاستە ڕێی ئەم عیشق و مەحەبەتە بەڕاستی پڕە لە بەڵا وا چاوەڕێ مەکە کە ڕێگەکە بەگوڵ تەنرا بێ. بۆیە حافظی شیرازی لە جێگەیەکە فەرمێ یاران ڕێی عیشق منزل نەدارەت، ئین بەحری مەواج ساحل نەدارەت. ئەڵێ یاران ڕێگای عیشق کەنارێکی نییە بۆ حەسانەوە، ئەم بەحرە پڕ لە شەپۆلە،
ئەم دەریا پڕ لە شەپۆلە ساتێکی نییە ئارام بگریت و ئارام ببیتەوە بۆ ئەوەی کە بەو ڕێگەیا بڕی. بەڵێ خۆشەویستان، مەحوی ئەیەوێ پێمان بڵێ ئەوەی کە من بینیومە تەنها ئاو و ناڵە و فەریادە. جا با بگەڕینەوانێ بۆ چیرۆکەکەی سەرەتا خۆشەویستان. ئەو چیرۆکە چیمان پێڵێ؟ ژنەکە ئامادەی مناڵەکەی خۆی بکا بە قوربانی، بەڵام لەسەر قسەی کێ؟ لەسەر قسەی ڕاهیبێک. ئەم ڕاهیبە بۆتە بت لای ئەو ژنە. یعنی ئەمە بە تەواوی مەبەستی ناوەرەوکی چیرۆکەکەیە کە ئینسانی ئەم سەردەمە یان ئێمە بەڕاستی بووینەتە کۆیلەی شتەکان، کۆیلەی کەسەکان. ئێمە ئامادەین گران بەهاترین شتەکانی ژیانمان، تەنانەت مناڵەکانمان، ژیانمان، کاتمان، هەر هەمووی بکەین بە قوربانی بۆ ڕاهیب و واعیزەکانی سەردەم. ئەو کەسانە یان بڵین ئەو کەسانەی کە بوون بە کۆیلەی قسە و فەرمانەکانیان یان کۆیلەی بۆچوونەکانیان یان کۆیلەی کولتورێکی سەقەت و هەڵا یان کۆیلەی سیستمێک، پرسیاری سەرەکی ئەوەیە هەر بەڕات چی بۆتە بتلای ئێمە؟ چی بووەتە ڕاهیبی ژیانمان؟ ئایا پارەیە؟ ناوبانگە؟ کەسێکە؟ بیر و باوەڕێکە؟ ئایا دەسەڵاتە؟ وەزیفەیە؟ بەجددی ئامادەین لەسەر فەرمانی ئەم ڕاهیبانە چی بکەین بە قوربانی؟ شەمس بە مەولانای وت زۆر جوان وکۆڵێ مخاتەبی مەولانای کرد. پێی وت گفت که دیوانه نئی لایق این خانه نئی رفتم و دیوانه شدم سلسله بندنده شدم. گفت که سرمست نئی رو که از این دست نئی رفتم و سرمست شدم بس طرب آکنده شدم. گفت که تو کشته نئی در طرب آغشته نئی پیش رخ زنده کشش کشته و افکنده شدم. گفت که تو زیرککی مست خیالی و شکی گور شدم هور شدم بس همه پرکنده شدم. گفت که تو شام شدی قبله این جام شدی جام نیم شام نیم دودی پراکنده شدم. گفت که شیخی و سری پیش رو راهبری شیخ نیم پیش نیم امر تو را بنده شدم. گفت که با بال و پری من پر و بالت ندهم در هوس بال و پرش بی پر و پرکنده شدم. مەولانە ئەڵێ ئەو پێیوتم وتی بابت تۆ بوویت بە قیبلە خەڵک ڕوویان ئەوەنەی لە تۆیە ڕوویان لە خوا نییە. پێیوتم وتی تۆ ئەوەنەی ئیمکانیاتی مادی لە بەردەستایە بە ئارزوی خۆت تەخشان و پەخشانیەکەیت و عجب و غرورێک ئەوە تا لە ناو ناخ و دڵ و دەرونی تۆایە وای کردووە کە ناتوانی بگەی بە ڕێگەی حەقیقەت و معریفەتی ئیلاهی. بۆیە ئەڵێ یەک پارچە هەرچی تعلقاتی دنیا هەبوو لە خۆمم کردەوە. در هوس بال و پرش بی پر و پرکنده شدم. ئەڵێ لە ئیشتیاق و حەزی پەیاکردنی ئەو باڵی کە ئەو پێمە بەخشێت تەواوی باڵە تەزویرەکانی گیانی مادیم لە خۆم کردەوە. بۆیە خۆشەویستان ئێمە ئەبێ بزانین بەڕاستی وەختێک کاتێک کە ئەبینە پێشەوا و پێشڕەوی خەڵکی بۆ خۆمانە یان ئەمانەوێت خزمەتی خەڵکی پێ بکەین. بۆیە کاک ئەحمەدی موفتیزادە ئەفەرمێ گیانە گەر پێت خۆشە موسڵمانێ بی خۆشەویستی خوا و هەرچی ئینسانە تەوەقوع لە خۆ لە خەڵکی کەم سەرمایی بەرزی هەردوو جیهانە. ئێمە ئەگەر قەرار وایە پێشڕە و ڕابەری خەڵکی بین بەڕاستی ئەبێ تەوەقوعمان زیاتر لە خۆمان بێ وەک لە خەڵک، یعنی چاوەڕوانیمان لە گیان فیدایی و لە قوربانیدان و لە خزمەتکاری و خزمەتکردن لە خۆمان بێ هەتا ئەوەی کە خەڵک وا لێ بکەین کە ببێتە قوربانی بیر و بۆچوون و قسە و گفتوگۆکانی ئێمە. خۆشەویستان، من لە دوا مەتافی بەرنامە و کۆتایی ئەم ئەڵقەیە نزیکە بمەوە. ئەمەوێ ئەوە لە خزمەتانە باس بکەم کاتێک کە مرۆڤ نەخۆشیەکی کوشندە و سەخت ئەگرێ ئیتر لەو پەڕی حاڵەتی نیگەرانی و بێتاقەتی و تەنیایی خۆیدا خۆیە بینێتەوە. ئالەو کاتەدایە کە
ئەگەر یەقینێکی بۆ دروست ببێ کە لەم نەخۆشیە ڕزگاری ئەبێ و نەجاتی ئەبێ هەر بەو جۆرەش هۆش و بێداری لەم دنیاەدا لە هەموو نەخۆشیە دەرونی و ئەخلاقی و کۆمەڵایەتی و ڕۆحیەکان نەجات پەیاکا و ڕزگاری ئەبێ. مەحوی گوتەنی دڵ بۆیە خۆشی دێ لە نەخۆشی بەپڕ بە دڵ بیمارە چاویار و خۆشی دێ لە دەردوودا. مرۆڤ پێویستی بە بیرکردنەوەی شقوڵە سەبارەت بەخۆی. زۆربەی کات ئێمە لەسەر ئاستی یەکەم ئەژین ئاگاداری خواستە مادیەکانی خۆمانی، بەڵام لە ئاستی دووهەم بێ ئاگاین کە ئەویش ئاستی ناسینی خۆمانە، وەکو ڕۆح و گەیشتن بە مملەکەتی ڕۆح. تا بێگەیشتنەوەیشی تر و ڕازێکی دیکەی بەرنامەی ڕازی دڵان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. هەموو لایە بەخوای بەرز و بێهاو تا ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانە.